بنسبة داگر كراواناي بادينان إما لقل أو كيسبوين لكم روجوا حتى أو روش يعني أورو إما دبي بيوندي بكين كوا نقل بكرين ولا أسايش قشتي أو مجموعة بينس كسا كلا آخر شداد قاكران بو تاكسازي قوران إما لقل يانبوين لقل لسرخت لقل عائليان لقل باريزرا كانيان أو كيسا إما وشي دستي ما في مروف تاودێری دەکەینەوە کەوا بزانین ئایا ئەو کەسانە مامەڵەی باش لەگەڵیان دەکرێت لە چاکسازیەکان یان لە ئاسایش ئایا کاتی خۆی تەقدیم دەکرێن لە بۆ مەحکەمەکان و لە ڕۆژی مەحکەمەکە من و بەڕێز ڕاوێژکار کاک فەیضوڵڵا هەموو ڕۆژ ئامادە بووینە لەو ڕۆژەی تەبعاً کە ئەمن دەست بەکار بوومە کەوا لە یەکەم دەقا بزانین چۆن مامەڵە لەگەڵیان دەکرێت مەجالیان دەدرێتێ کەوا ئەگەر ڕایەکان هەبی بیگەینە سەرۆکی دادگا یان دیفاع لە خۆیان بکەن یان قسە لەگەڵ هەر کەسێک بکەن کەواوەچی مەحامی و ئەوانە لە کاتی ئیفرات شەرطی لەوانەیە کێشەیەک هەبوویتەوە یان تەخیر بووینەوە ئێمە لەگەڵیان بووینە لەسەر خەت قونسوڵیات و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بەڵێ زۆربەیان کۆنتاکتیان بە منەوە کردیتەوە ویستیتیان بزانن ڕەئی من چیە لەسەر ئەو بابەتە وەچی گۆتیتم پێشتر بۆ میدیاکان ئێمە لە بۆمان نەبووە کەوا بچینە سەر فایلەکان یعنی ئیزبارەی با بڵێن لێکۆڵینەوە کەوا بزانین چیان گۆتیە یان کوبووە کەیسەکە تەنها ئێمە چاودێریمان کردیتەوە بەڵام لە نزیکە